کۆمەڵناسی زانستێکی زۆر بەرفراوانە، یەکێکە لەو کانەی کە زۆرترین بایەخی پێ ئەدرێت لەبەرەوەی چۆن پزیشک پێویستە بۆ نەخۆشیەکان هەبێت، پێویستیش بەلایانی دەرونی و کۆمەڵاسیەکە تا ئەو کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتیانەی کە هەیە بە شێوازێکی دروست و ستانداردە گیانەکان ڕێک بخرێتەوە. تەوەری تایبەتی ئەمڕۆی پرۆگرامەکەمانم باس و خواسا بێت کە لەگەڵ بەڕێز دکتۆر فەرەیدون ڕەحمانی مامۆستای زانکۆی یۆرێک لە تۆرنتۆی کەنەدا و پسپۆری کۆمەڵناسی و مافی مرۆڤمان لەگەڵ دەبێت. میوانێکی زێدە ئازیز بەخێرهاتی دکتۆرم کاتت باش شیوای بەیانێکی پڕ لەوزەت بۆ ئەخوازم. خۆشحاڵم لە خزمەتان بەیانی ئەوەیش باش سپاسانەکەم بۆ داوەتەکەتان. سپاس بەخێرهاتی دکتۆر. باسی کۆمەڵناسیە باسێکە کە مرۆڤ ئەوێت کەم و کوڕەکانی خۆی بناسێ بەگومان لە شوێنێکا کە کێشە بێمە ناگەڕێنەوە بۆ قسەکانی ئەرستۆ و ئەفلاتون و سوقرات کە لە سەرەتاکان چۆن بیریان لە کۆمەڵناسی کردوتۆ چی هەبووە لەبارەی کۆمەڵناسی بۆ مێژۆ دوورە ناگەڕێنەوە. بەڵام ئەگەر باسی زانستی کۆمەڵناسی بکەین هەڵبەت گیر و گرفتێک هەبووە، هەڵبەت کێشەیەک هەبووە بۆیە بیر کراوەوە بە زانستێک هەبێت ئەو کێشەیە چارەسەر بکات. ئەو کێشە بەربڵاوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چۆنەڵێت لە چوارچێوەی ئەوەیە کوردستانی تایە ئەو کێشە بارزانە چین کە دەسەخرێتە سەری لە ناو کۆمەڵگەی کوردیا هەیە. دەڵێ سپاسانەکەم. بەڕاستی کەمتر لە 2 سەدەیەک کۆمەڵناسی لە فەلسفەی کۆمەڵایەتی و فەلسفەی مەحز خۆی دابڕیوە، بە تایبەت کاتێکە دوورکایم لە باسی خۆکوشتن یا جنس سوسایدی کرد یا خۆکوشتن دەستی پێکرد بە هەڵسوکەوت لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکانی ڕۆژی خەڵک. بەڵام ئێمە لە کوردستانەوە بەداخەوە هێشتا لەو ئاستەماوینەوە پاشی نزیکەی 2 سەدە کۆمەڵناسانی کورد زۆرینەیان هێشتا لە شوێنی باسی فەلسەفی کێشە کۆمەڵایەتیەکانن. یعنی ئەلعان کۆمەڵناسی لە دەرەوەی وڵات بووەسە ئینتەردیسیپلینەری یا کراس دیسیپلینەری، یعنی التقاتی و بینابینی، یعنی لە بەشە جیاوازەکان پێکەوە ئیشەکەن کۆمەڵناسیەکی مدرن بە ناوی کۆمەڵناسی بینابینی لە بینی بەشەکان و کێشەکان و دیسیپلینەکان دەست پێ دەکاتەوە. کێشەکانیش بەڕاستی یەک ڕەنگ نەماون. کێشە کۆمەڵایەتیەکان ئەلعان لە دنیاوە یەک چارەسەری نییە، یەک لەتیچی نییە. یعنی دایڤەرسیتی لە کێشەکان لە دروستبوونیان هەیە، دایڤەرسیتی یا تەنەوع لە چارەسەرکردنەکانیان هەیە. بەبوونی ئەوە کۆمەڵناسان دەبێ خۆیان تەجهیز بکەن بە تەکنۆلۆژیا و ئەبزار و وەسائلی بۆ ئامادەبوون بۆ چارەسەری و پێشنەیارکردنی چارەسەری کێشەکان. ئەوەیە کە کۆمەڵناسی سنەتی دەیان ساڵە لە مردندایە. کۆمەڵناسی ئەمڕۆ ئێمە ئەگەر مادارنایزی نەکەین، یعنی نوێی نەکەینەوە، تازی نەکەینەوە بە فکرێکی مادرن یا شێوازێکی نوێ، بەڕاستی کۆمەڵناسی دەمرێت. ئەوە مۆزوعێکی زۆر گرنگە. من زۆر لە سمینار و بەحسەکانی کوردستان بە تایبەت کاتێک لە کوردستان مردووە ئەو بابەتە خەریکە، بەڕاستی خەریکە. من لەگەل زۆر لە پرۆفسۆرەکانە و دانیشتین قسەمان دەکرد. من لە بیرمە 2010 وەکی پرۆفسۆری کۆمەڵناسی لەلایەن دکتۆر ئەحمەد زەیەوە داوەتکرام هاتمەوە لە سەلاحەدین ئیشم دەکرد. ئەو کاتە بە هەندێک مامۆستایان وتم کە فەلسەفە و کۆمەڵناسی ئەگەر چارەسەر نەبێت دەمرێت. ئەلعان ئەمڕۆ بەشی فەلسەفە وا دیارە بە من وتیان تەلەبەی نییە. کۆمەڵناسی 8 تەلەبەی هەیە، کۆمەڵناسیکە 200 تەلەبەی بوو. یعنی ئەوانە تقریبا 20 ساڵە 30 ساڵە لە 1980کان و 1990کان لە دەرەوەی وڵات شتێکی تایبەت بە ناوی کۆمەڵناسیە مەحز نەماوە. یا ئەلعان بەشی ئێمە لە بواری ژنان و مافی مرۆڤ و نەتەوە و فدرالیزم و لەسەری ئەتنیک ماینۆرەتی و کەمینەکان و ئەو جۆرە شتانە بەشێک دروست بووە. بەشێکی کە ئێمە دروستمان کردووە لەسەر ڕیسیزم، ڕەگەزپەرستیە، بە تایبەت کۆمەڵناسیەکی مربوط بە ڕەگەزپەرستی و هجرە و مهاجرەت و ئەوانەیە. یعنی شتێکی بەناو کۆمەڵناسی ماز
زۆرینەی زانکۆکان نەماوە هاروارد تماشا بکە یۆرکی کانادای ئێمە تماشا بکە یوافتی تماشا بکە ئاکسفۆرد تماشا بکە شتێکی وان نەماوە دکتۆر لای ئەوان کە نەماوە واتە کۆمپلێت بووە لەو ڕۆوە ئەیکە لای ئێمە نەماوە لەبەرەوەیە کە کەسانێک نین ینی کاری بۆ بکەن داینەمۆیەکی نەماوە بۆ نمونە تەلەبە نەماوە لە کۆمەڵناسی ئەمەش بڵێم لە دیدی ئێوە کە کتێبەکان نووسیوە لەسەرم بابەتە بەستوتانەتەوە بەم دۆخەوە کۆمەڵگە سەربانیەکان ژینگە تا چەند کاریگەری هەبووە لەسەر نەمانی ئەوانی کە باست کرد هەڵبەت پرسیارەکەم دوو لایەنە بوو یەکەم ئەوەی کە لە ئەوروپا و لە جیهانە مۆدێرنەکە کە نەماوە لەبەرەوەی کۆمپلێت بۆ تەواوە یان لە ئێرە کە لە ڕۆژهەڵاتە لەبەر چیەکە نەماوە کێشەکان زۆرن یەک ئەوەیە کە ئاگبرن کۆمەڵناسێکی ئەمریکایی ئەیوت کاڵچرال لاگ یا تەخیری کولتوری و تەخیری گەشەپێدان لە هەندێک حتا لە ئەمریکاچ ئەوە هەیە بەشێک دەڕواتە پێشەوە بەشێک دوا دەکەوێت یا دوا دەمێنێ یعنی لە جێگەی خۆی دەمێنێ ئەلان من پێم وایە ئەو گەپە یا ئەو تەخیرە لە ناو کۆمەڵناسانی کورد زۆر ماوە یعنی مامۆستاکان هێشتا ئەو مەلزەمە و ئەو نووسین و ئەو خوێندنەوە و ئەو کتێبەکانی خۆیان کە 30 ساڵ لەمەوە پێش نووسیوە علیوەردی 1967 و 68 باسی کردە هێشتا ئەوە دەگەڕێننەوە ناو ئەوە ڕۆیشت نزیکە نیو قەرن ڕۆیشت ئێمە دەبێت بگەڕین بزانین بەحسە تازەکان بە چه مدل و تکنیکی تازە توانین هەڵسەنگاندنیان بکەن مەسەلەی ژینگەکە و جەنابتان باسنتان کرد ئەلان بە مەسئلەیەکی ئەساسی بنەڕەتیە مافی مرۆڤ یەکێ لە کێشەکانی ژینگەیە ژینگەیەکی سالم ئەوە مافی مرۆڤە کۆمەڵناسی ئەلان ئێمە من قسمێکم دروست کرد خەریکین دروست دەکەین بۆ تەلەبەی ماستر و دکتۆرا ئیتر ناوی باسی مافی مرۆڤ نییە باسی مافی مرۆڤین رخنەگیرانەیە critical human rights ئێمە باشی human rights کرد مافی مرۆڤ ئەلان باسی لە ساڵێکی دیکە ئێمە قسمێکمان هەیە بە ناوی critical human rights یعنی ئەوەیە کە شێواز یا لنز یا شێوازی تێڕوانین و هەڵس و کەوتکردن لە مافی مرۆڤ لە بواری بە شێوازێکی ڕەخنەگیرانەیە United Nation مافی مرۆڤ بەرچاوەگرێ بەڵام شێوازێکی ڕەخنەگیرانە پرسیاری شەخینە سەر ئەوە چۆن پەیوەندی بدەین لەگەڵ ژینگە ئەوە مەسلەیەکی گرینگە چۆن پەیوەندی بدەین لەگەڵ منداڵان جۆر چۆن ئەتوانین پەیوەندی بدەین لەگەلی بیر و باوەڕی حکوومەتەکانی دنیا بەڵێ دکتۆر هەر بۆیە مەبەستی منەوە بوو لە سەرەتاوە کە دەستم پێ کرد ئەرستۆ باسی تەنەوەعی دەوڵەتەکانە کات لە فەلسەفەکانی بۆیش هەر باسی ئەوانم کرد ئەوە خۆت ئاماژە بەوە ئەدەی جەنابێت کە ئێمە هێشتا لەو زمانی فەلسەفەیە ماوی یانی شتی نوێ نەهاتووە ئەوەی کە هەیە هی کۆنە و لە زانستی سۆسیۆلۆژی گرنگە کە تۆ بەرەو پێشەوەچی چکە کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژەچێتە پێشەوە کێشەکانیش کێشەی نوێ دێتە پێشەوە ڕەنگە هەندێک کێشە هەبێ لە کۆمەلگا ئێستا هەیە ئەو زمانەی کە سۆقراتەوە هەر باسیشی نەبووە یان هەنێ یاسا هەیە لە یاساکانی حەموڕابی کە بۆ مافی مرۆڤ هەرو یاسانەیە کە نووسراوەتەوە ئێستا تۆزێ گۆڕانکاری تیاکراوە دەمەوێت پێم بڵیت کە نووسینی کتێبێک لەسەر ئەو بابەتە فراوانە چەندە مرۆڤ ماندوو ئەکات و چەندە پێویستە کەشتی نوێ و تازەی تا بێت کە هەزم بکرێت لە بەرامبەرەکەوە لە کەسی خوێنەرەوە نووسین بە تایبەت دەبێت بە ئینگلیزی دەڵێن evident base یعنی بە پێی فەکتورە عینی و واقعیەکان ببێت یەک نووسینەکان فەلسەفەیش ببێت دەبێت بەڕاستی من ناڵێم ببێتە پۆزیتیڤیزمی ئاگۆست کۆنت کە دەڵێ هەموو شتێ و بە شێوازێکی مادی سەیری بکەن دەبێت بیبینی و تاهینی بکەیت سوبجکتیڤی و زێهنیش هەیە لە ناویە بەڵام بەڕاستی مۆزۆ ئەوەیە کە لەسەر عەرزی واقع ئەو شتەکە ئەلان وەزعی دنیا هەیە و کێشەکان هەن دەبێت چابەرچاو بگرێت نەبڕۆینە ناوم یوتۆپیا و مەدینەی فازڵە و فکری بیر و باوەڕ من لەگەل هەندێک مامۆسام من مدیری پرۆگرامەکەم بەڕاستی بە دوات چوونەوە ئەەکەم کە ئەو محازرەیە کە دەڵێن بەڕاستی پەیوەندی بوێ لەگەڵ مۆزوعەکان و کێشە دروست نەکات
ئەو تەداخل نەکات لە بەحسی مامۆستایەکی دیکە لە هەم بوارەوە یعنی سێ مامۆستا هەمان مۆزۆ بە هەمە تەلەبە بڵێنەوە نێ دەبێ مەرز دابنین بەڵام بەڕاستی ئەو زەحمەتی زۆری دەبێت لەبێ ڕسەرچ بیست بێ یعنی لە بە پێی لێکۆڵینەوە بێ من هەندێک بە مامۆستاکان دەڵێم لە زانکۆی یۆرک ئەو ساق تاکسیە هەندێک جار کۆمەلگای خۆی باشتر دەنازێت لە مامۆستای کە دەرگای خۆی قەپات کردووە کافی خۆی دەخوات و لەسەر کۆمپیوترە باشە بەڵام تو دەبێ بڕۆیتە ناو کۆمەلگا بڕۆیتە ناو بازار بڕۆی لەگەڵ خەڵکا دانیشی ئەوەیە کە کۆمەڵناسی دەبێ ببێتە تێڕوانین لە ئەسەر ئەرزی واقع هەڵس و کەوتی ڕۆژانە لەگەڵ کێشەکان و کۆمەلگا و خەڵک من ئەو کتێبە کە نووسیومە کۆمەلگای سەربانی بە ئینگلیزی نووسراومە لە 2010 لە بیرمە لێرە باسم دەکرد تا 2021 کە بەڵاو بووە نزیکەی 9 ساڵ لەسەری ئیشم کرد بەڕاستی کۆمەلگای سەرخانی یا ڕوفتاپ سوسایتیز ببوورە ناوەکەی ناونیشانی کتێبەکە زۆر سەرنجڕاکێشە ئەمە چۆن نتوانێت ڕنگدانەوەی لەسەر ئەم تەوەرە گرنگە هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستامە بەس چییە لە کۆمەلگای سەربانیەکان ینی تۆ وێنات کردووە بە چی لە بواری معماریەوە زۆرینەی خانووەکان فلەتن سەقفیان هەیە و سەربانیان خەڵک دەتوانێت لەسەرەوە لە هۆرامانە تماشاکەی لە زۆر وڵاتەوە سەربان ئەوێتە بەشێ لە ژیان دەڕۆیتە سەرەوە کە گەرمایی ژوورەوە عزیەتت نەدا خواردن نەبیتە سەرەوە لەگەڵ هاوساکان تا هەڵس و کەوتەکەی دەبێت لەگەل بەرادەر و کچی هاوساکەت قسە بکەیت لەسەر شەقامە ئیزنت نییە سەتلایتەکان دەبنە سەربان لە ژوورەوە کاتی سەدام کەناڵی ڕئیسی لە پێشەوە بوو کەناڵی نەهێنی بە سەتلایتێکەوە لە ناو من بە ئاوەکە دەڕۆیشتە ناو ژوورەوە لە بیرمە 1939 کاتێ ڕەزاشای ئێران مەمنوعی کرد کە حجاب بکرێتە سەر هەندێک خەڵکی سنەتی بوون دەڕۆنن بە حجابەوە سفرەی حەزرەتی عەباس و نازامچیان دەبردە سەرخان ئینقلابەکەی ئێرانیش من ناوم نیاوە ئینقلابی شۆڕشی سەربانی بۆ کە لە سەربانەوە لە بانگی مزگەوتەکان خوێندنەوەی قسەکانی خومینیان داهاوردووەوانە ئێعدامەکان لە سەربان بوون زۆر چت لە سەربانە دەبێتە ئەوەیە کە ژیانێکی دووفاقی لەسەرەوە و لەسەر شەقام ینی پارادۆکسێک هەیە لە بینی ژیانێکە لە ناو ماڵە و لە سەربانە ئەوەی سەربانە حەقیقەتەکەی و ئەوەی لە ناو ماڵە شتێکی تر دەبێتە ئایدنتیتی هاید ئەوەیە کە من شوێناسی خۆم لەسەر بانەوە شێوازێکە لەسەر شەقام جیایە ترسێک هەیە کە مێژوویە شەڕی ڕۆژەڵاتی ناوەڕاست بەڕاستی هەموو کات بەداخەوە بە شەڕ و پێکدادان و دژایەتی و بینی دینەکان بینی نەتەوەکان بینی وڵاتەکان ئەوە هەزاران ساڵە هەیە لەو ترسە ببوونی ئەوەیە کە سرم نەبڕن نەمکوژن بەشەکەم نەخۆن مافەکەم پەشیل نەبێت هەمووی ئەوانە من شێوازی ژیانەکەم دووفاقی دەبێت تۆ لە من دەپرسی شیعە سونی ئەترسم بڵێم دەڵێ مەسیحیت یا یەزیدی ئەترسم بڵێم نە لە کوردستان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە ئەو ترسە لە نیشاندانی و شێوناسی خۆت لەسەر شەقامە دەبێتە هۆی ئەوەیە کە ئەو گەپە دروست ببێت پارادۆکس دەبێت دووفاقەیی دەبێت دکتۆر بابەتەکە زۆر هەڵەگرێ زۆر حەزەکەین هەریەکەمانیانی لەسەر بابەتەکە گفتوگوی زیاتر بکەین بەڵام پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەیت کۆمەڵگەی کوردی کە ساڵی دواکەوتووە درەنگە بۆ ئەو بابەتە چارەسەرەکان چین بۆ ئەم دەرد و عیلەتە قورسە کە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی پێوە هەناڵێنەوە بۆ کوردستان ئێستا چارەسەرەکە چییە؟ من باسی ئەو من نەکرد کە کۆمەلگای کوردی دواکەوتووە بەڕاستی لە زۆر بوارەوە کوردستان بە تایبەت باشوور زۆر پێشکەوتووە لە بواری کولتوری و بەڵام دکتۆر یەکشت هەیە لێرە کۆمەلگای کوردی ئەتوانم بڵێمیان کۆمەلگای ڕۆژهەڵات بووینە بە دوو بەشەوە ئەوەی کۆمەڵناس بێ هەست بۆ بابەتاکات ئەگەر کەسانێک وەکو ئێمەش بێ بەردەوام لەگەڵ کۆمەلگابین بووینە بە دوو بەشەوە بەشێکمان زۆر ڕەش بین بەشێکمان زۆر گەشت بین بەشێکمان هەمیشە مشکلاتمان هەیە و کێشەمان هەیە بەشێکمان زۆر بۆمان ئاسایی ئەڵێن هیچ نییە حەلە بێ و زۆر ئاسانە جا اینجا جەنابەت درێژەی ئەو کێشە لە هەموو شوێنێکەوە هەیە یعنی بەڕاستی ببوونیەوە ئەلعان ئەمریکا دوو قوتبە بەشێکی کۆنزەرواتیڤە بەشێکی دموکراتە بەشێکی سەر بە ترامپە بەشێکی سەر بە ئۆبامایە
یعنی ئەوە شتێکی تەبیعیە لە ئیسرائیلی جەوایە دوو فاقیە لە ئێرانی جەوایە لە پێم وایە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و هین هەیە ئەوە شتێکی نۆرماڵە بە پێی من بەڵام تەحلیلی کۆمەڵناسی یا ئانالایزی کۆمەڵناسی بەڕاستی نابێ بکەوێتە ئەو داوە کە چون من نزیک بە ئەم حزبم یا ئەم گروپم یا ئەو شێوازە بیر و باوەڕەمە دەبێت تەحلیلەکەی منی جوابێت قەت ئێمە ناوێت ببینە ئەو بکەوینە ئەو داوە دەبێ کۆمەڵناس دەبێ بڕیارێکی زانستی بە پێی فەکت و لێکۆڵینەوە بڕیاری خۆی بدات ممکنە خلافی قسەکەی خۆی بێ کارل پۆپر دەیویست ئەگەر یەک فەکتوری نمونە ببێ لە کۆمەلگا دژی قسەکانی تۆ ئەوە هێشتا وینە یعنی قازانجە بۆیە کە تۆ لە کۆمەلگا دەستت کەوت کە یەک فاکتر هەیە دژی قسەکەیتەوە ئەوەیش بەڵاو بکەرەوە بەڵام ئێمە لای دەبین یعنی ئێمە سلکتیڤ تێئینەکەین بۆ بە قازانجی خۆمان فەکتەکان کۆکەینەوە ئەنووسی ئەوە دەبێتە کە تۆ بڕووی لایەنگری پازیتیڤ بی یا نگاتیڤ بی ڕۆشن بی گەشبین بی یا جا دکتۆر بابەتەکە و تەوەرەکە هەڵەگرێت بە چەندین تەوەر و یاخود دانیشتنی زیاتر گفتوگوی لەسەر بکەین هەڵبەت کتێبەکەی تۆ دەتوانین ئەگەر بەردەست خوێنەران بێت ڕوونکردنەوەی زۆر باش و بەرچاوی دکتۆر ببینن و لە دیدگای ئەوە هەموو ئەم بابەتانە بخوێنەوە هاوکارانم ئاگادارمانەکەنەوە کە کاتی پرۆگرامەکە تەواو بووە ئێمە خۆشحاڵ بووین کە لە خزمەت تۆیا بووین سوپاس بۆی کە میواندارێکەکە